لە پرسیارەکانی کاک ڕابوون دەست پێکەم کە زۆر لەو بەڕێزانێتیش پرسیاران لەسەر ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز کرد. طبعا ئەمە ئەنجومەنە بە پێی یاسای ژمارە 22 ساڵی 2007 یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان دروست بووە. هەر کەسێک ئەو پۆستانەی هەبێت کە بە پۆست ئەندامی ئەو ئەنجومەنە دەبێ ئامادە بن. ئێستا بە خۆشحاڵی ئێستا وەزارەتی دارایی و ئابووری بزوتنەوەی گۆڕانوەری دەگرێت بێگومان دەبنە ئەندامی ئەنجومەنەکە وەکو بەڕێزیشان ئاماژەی پێدا بەڕێز کاک نەچیروان ئەم ئەنجومەنە وەکو حکوومەت ئیشی کردووە بەڕاستی ئەو کەسێ ئەو پۆستەی هەبووە ئیشی کردووە. کاک علی حەمەد ساڵح پرسیارێکی کرد بۆ ئەم داهاتانەی نەوت نەهاتۆتەوە ناو بودجەی گشتی. بەڕاستی مادەی 16 لە قانونی نەوت و گاز ئەگەر بەس بیخوێنمەوە یەک دێڕوونیوێکە ئەرکی سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتەکان بە پێی یاسا ڕێک دەخرێت بە مەبەستی بەڕێوەبردنی ئەو داهاتانە واتە شەڕع لێرە بەپێی ئەم قانونە داهاتی نەوتی بەجێ هێشتووە بەڕێوەبردنەکەی ئیدارەدانەکەی بۆ چێ بۆ سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتەکان. پرۆژە قانونی سندوقی داهاتە نەوتەکان لە دانیشتنی ژمارە 24 لە 7/6 2012 لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان خوێندنەوەی بۆ کراوە. من خۆم زیاتر لە 10 کۆبوونەوە کاک دکتۆر ئاشتی لەگەڵمان ئامادە بۆ لەگە بە حوزوری بەڕێز کاک ئەرسەلان بایس کە سەرۆکی پەرلەمان بووە مناقەشە و گفتوگۆی جدی کراوە لەسەر ئەو پرۆژەیە. ئەو پرۆژە قانونە قۆناغی باشی بڕیوە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە ئێمە چوونەتە بارودۆخیشی تر پەیوەندیدار بە هەناردەکردنی نەوت و بارودۆخیشی تازە لەگەڵ بەغدا پێیا بۆ دەبێت ئەمە جارێکی تر ئێمە ئەم پرۆژە قانونە دەستکاری بکەینەوانەیە و کاری لەسەر بکەین. سەبارەت بە کۆمپانیاکانیش بەڕاستی ئێمە وەکو حکوومەت چەندجا پرۆژە قانونمان نردووە مەسەڵەن کۆمپانیای کوردستان بۆ دۆزینەوە بەرهێنانی نەوت کە بکۆ لە دانیشتنی ژمارە 11 لە دەی 2012 لەلایەن ئەنجومەنی وەزیران و پێشکەش کراوە بۆ پەرلەمانی کوردستان. کۆمپانیەکانی تریش بەڕاستی من هەموو هینەکانم وەرگرتووە لە کاگۆران ئازادم وەرگر ئەم معلوماتانە کە وەکو لیژنەی قانونی پێشتر. ینی ئەم پرۆژانە قابلی ئەوەیە ئێستا ئێمە ئیشی لەسەر بکەین. ئێمە ژۆک و تیمی حکوومەت هەرێمی کوردستان و وەزاری سامان سروشتەکان لەگەڵتانە بین ئێمەش دەڵێن کە ئەم پرۆژە قانونانە کاتیان هاتووە ئیشی لەسەر بکرێن. هەتا وەکو سندوقەکە دروست دەبێت بۆ پێی کە ئەنجومەنی باڵای نەوت و گاز لە هەرێمی کوردستان بەرزترین دەسەڵاتی سەرپەرشتیکردن و چاودێریکردن و دەسەڵاتی تەنفیزیە بۆ نەوت و گاز ئەم ئەنجومەنە بە بڕیارەکانی خۆی بڕیاری داوە لەسەر بنەمای مادەی 57 قانونی نەوت و گاز پارەکان خەرج بکات و دڵنیای هەموو شتانەکەمەوانێت کە هەموو کۆنووسەکانی ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز لە لای ئێمە وێنەشی دراوە بە خولی پێشووی پەرلەمان و بە سەرۆکایەتی دیوانی هەرێمی کوردستانیش هەموو مەحزەرەکان کە هەر ئەو 5 بەڕێزە هەر هەمویان ئیمزایان هەیە لەسەر مەحزەرەکان ئەو ئەنجومەنە سکرتارێتی هەیە و هەموو ئەو بڕیارانەش کە لە بەڕۆشنایی کۆبوونەوەکانی ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز دەرچووە واتە بەڕێز کاک نێچیروان وەکو سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کاتێ کە ئیمزای خستووە سەر بڕیارەکانی ئەنجومەنەکە وەکو بەرپرسی یەکەمی ئەو ئەنجومەنە مجرد بڕیاری تەنفیزکردنی کۆبوونەوەکانی بڕیارەکانی کۆبوونەوەی ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز دەرکردووە. سەبارەت بە ژینگە هەر کاک دکتۆر شێرکۆ و کاک عەلی شەرباسییان کرد بەڕاستی ژینگە ئێستا لیژنەیەکی باڵا ئیشی لەسەرەکەن بەڕێز سەرۆکی دەستەی ژینگە و لەگەڵ وەزاری سامانە سروشتەکان من ئاگام لێ کاری زۆر باشیان کردووە و لە خولی پێشووی پەرلەمانیش ئەم بابەتە هەر بابەتی گفتوگۆ و بەدواداچوون بووە لەلایەن ئەندام پەرلەمانەکانەوە زۆر باشە ئەگەر لیژنەکان بتوانن سەرۆکی دەستەی ژینگە بانگ بکەن وەروها ئێستا بە خۆشحاڵیەوە لە وەزاری سامانە سروشتەکان دیپارتمنتێکی باش بۆ ژینگە کراوەتەوە خەریکن من دڵنیام ئەوان خەریکن کە پلان دابنێن بۆ چۆنەتی معالەجەکردنی کێشەکانی متعلق بە ژینگە. ئەوەی کە زۆر پرسیارێکی کرد کاک عەلی متعلق بە زەریبە ئێمە ڕاستە لە قانونی نەوت و گاز باز لەوە کراوە کە کۆمەڵێک باش ئەبێ وەربژیرێت لە بەڵام کاتێک کە تۆ سەیری سترەکچەری اقتصادی عەقدەکە لە بری باج وەکو کاک دکتۆر ئاشتی ئێستا لەو چارتە باسی کرد تۆ لە پرۆفیت ئۆیل لە نەوتی قازانجی کۆمپانیاکان نسبەتێکت بۆ هەرێمی کوردستان وەرگرتووە لەگەڵ ئەوە تۆ نسبەتێک دۆ کەپاسیتی بڵدینگ وەرگرتووە بەشێکت وەرگرتووە بۆ ئاوادانکردنەوەی ئەو شوێنانەی کە بلوکەکانی تیا جێبەجێکرێت ئەو پرۆژانەی کە جێبەجێ ئەکەن لەلایەن خوانەوە بێ ئەوەی کە بچێتە کەس ڕیکەڤەری واتە کە تۆ سەیری تێرمی اقتصادی عەقدەکە ئەکەی ئەبێ سەیری هەمووی بکەی کاتێک کۆمپانیایە قبوڵێتی کە لە 120 پرۆفیت ئۆیل قازانجی نەوتەکەی خۆی بدا بە تۆ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان مقابلی ئەوە تۆ باجت لێ وەرنەگرتووە و بۆ زانیاری بەڕێستان ئێمە پرۆژە قانونێکشمان ئامادە کردووە و بە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا لە کابینەی لەم کابینەیە و نێردراوە بۆ پەرلەمانی کوردستان کە بە ناوی یاسای باجی کۆمپانیا نەوتەکان لە هەرێمی کوردستان لە دانیشتنی ژمارە 20 لە 19 11 2012 خوێندنەوەی بۆ کراوە پێم خۆشە ئەو پرۆژەیە جارێکی کە ئێمە
ئیشی لەسەر بکەینەوە لەگەڵ ئەو مجموعە پرۆژە قانونە جارێکی ئەتوانین بخرێتەوە بەردەم پەرلەمانی کوردستان و ئیشی لەسەر بکرێت. من تێبینیەک بەڕاستی ئێمە لە سەرەتاوە باسمان لەوە کرد کە هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان مافی خۆیەتی کە زانیاری هەبێ لەسەر داهات و لەسەر خەرجەکان و یاسای ژمارە 11 ساڵی 2013 یاسای مافی دەستکەوتنی زانیاری لە هەرێمی کوردستان ئەو مافە دەبەخشێت. ئەمە مافێکە یاسا بەخشیوێتی بە هەموو هاوڵاتیەک و هیچ کەسێکیش ناتوانێت کە ئەم مافە زەوت بکە. بەڵام هەر بەپێی ئەم یاسایە مادەی 14ەم لە بڕگەی دووەمی باس لەوە کراوە ئەگەر هاتوو کاتێک دانوستان هەبوو لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هەر لایەنێکی تر ئەگەر هاتوو هەندێک زانیاری وای خواست کە ئەم زانیارانە تەنها لەسەر مستەوایەکی بەرزتر تاوتوێ بکرێ و ئیشی لەسەر بکرێ ئەوە مادە قانونەکە ڕێگەی داوە کە ئەو زانیارانەی کەەوە ئاشکراکردنیان دەبێتە هۆی کارتێکردن لەسەر ڕێڕەوی ئەو دانوستانانەی کەەوە هەرێم لەگەر هەر لایەنێکی تر دەکات یان لەسەر گۆڕینەوەی زانیاریەکان ئەگەر هەردوولا لەسەر نهێنی بوونی ڕێکەوتن تاوەکو بڵاوکردنەوەی بۆیە لە جلسەی دووهەمی ئەم کۆبوونەوەیە چەند زانیارێک لەلایەن بەڕێز کابیوتۆر ئاشتی وەکو وەزیری سامانە سروشتەکان دەخرێتە ڕوو بۆ سەرۆک فراکسیۆنەکان بەو اعتیباری هەرێکێک لەم بەڕێزانەی کە تەمسیلی فراکسیۆنی خۆی دەکا و بە شێوەیەکی ناڕاستەوخۆش تەمسیلی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن. بۆیە لە جلسەی دووهەم هەندێک لەو زانیارانە دەخرێتە بەردەستی بەڕێزان سەرۆکی فراکسیۆنەکان و ئەو بابەتەش بەجێ دێڵم بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ ئەوەی کە بڕیار بدا لەسەر ئەم مادە قانونی کە لەو یاسای هاتوو. زۆر سپاس بەڕێز دکتۆر ئامانج داواکاریەکەت پەسەندە سەرۆکی فراکسیۆنەکان و لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمان لە بەشی دووەمە گوێبیستیە و زانیاریانە بن کە ڕەنگە کاریگەری دروست بکات لەسەر دانوستانەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغا. بەڵام ئێستا نانی نیوەڕۆ حازرە وەڵامی دوایی پرسیارەکانتان ئەتوانن دووبارەکەن و بەشێکی ماوە بەشێکی بۆ هەڵی ناگری بۆ بەشی دووەم لەگەڵ یا ڕوونکردنەوەکانی خۆت بیت و وەڵام پرسیار باشە باش فەرموو باش ئێستا هەندێک لە پرسیارەکانی کەمەوە باشە ئەوەی کە بەجێ هێڵم بۆ دوایی ئەوەی کە بژێ هێڵین بۆ دوایی کە وەڵام دێنەوە دوای نانخواردن ئەوەی کە ڕێی وڵاتانی بیانی ئەمریکا دەور و پشت دەوری تورکیا چیەکەین لەگەڵ ئێران ئەوانە بەجێ هێڵین بۆ دوای کۆبوونەوەکە دوای نانخواردن. پرسیارێکرا ئایا گرێبەستەکان بێن بۆ پەرلەمان. ئەمە ناکرێت. یاسا ئەو دەسەڵاتەی داوە بە ئەنجومەنی نەوت و غاز. پەرلەمان شوێن نییە باسی عقد بکە و مفاوەزات فەقەرە بکە. لای حکوومەتە ئێوە بۆتان هەیە سەرپەرشتی دەکەن لێکۆڵینەوە لێ بکەن بێتە بۆ لایەوە ناکرێت ئەبێ یاساکە بگۆڕین ئەگەر واتانەوێ. ئەوە بۆ ئەوەگەنا ئەگەر وا بواە تا ئێستا ئێمە یەک عقد نەمانەتوان یەک عقد ئیمزا بکەین تا 111 کەس ڕێی لەسەر هەفقەرەیە بزات حسابیەوە بکە. پرسیارێ بوو چۆنیەتی کارکردن لە قەتاعی نەوت. ئەوە بەڕاستی شوێنی خۆیەتی زۆر ڕاستە. ئێمە لەوانەیە پێویستمان بە یاسایە هەبێ کە ڕێکی خین کە ئایا مافی خەڵک چییە کە ئیشەکە لە قەتاعی نەوتە. بەڕاستی لە هەموو قەتاعی خاص پێویستمان پێێت بە تایبەتی قەتاعی نەوتە کە چۆن تەعیینەکرێ چۆن لایەبێ چۆن فەسڵیەکەی چۆن تەعویزەکەی ئایا حەقی تەقاعودی هەیە حەقی نییە ئەو شتانە هەمووی ئەبێ بپارێزێ ئەو یاسایە نییە. بەڕاستی کاتی هاتووە کە ئەمەش بی لێکێنەوە بەڵام من ئەڵێم ئەمە هەر لە سەرشانی وەزارەتی سامانەشتووەکان نییە چونکە ئەبێ حکوومەت بە شێوەیەکی عام بی لێکاتەوە کە چۆن ئەمە تەنزیم بکرێ. ئەمە خاڵێکە بەجێ بێڵێن بۆ شتێکە لە ماوەیەکە داهاتوو تا کە شتێک تەنزیم بکەین بۆ هاوڵاتیان. ئەوەی زەریبە کاکەمانج باسی کرد ئێمە توانیم چین زەری بدانین بەڵێ ئەبێ لە شوێنێک ڕەبحەکەی ئەزافەکەین لەسەر حیسابی خۆمان هەشکێتەوە چونکە دەی بە بەغا ئەو وەختە. بۆ کۆمپانیەکان دروست نەکران وەڵاممان داوەتەوە. پرسیارێتر هەبوو لەسەر چی ئەکرێ لەسەر ئەگەر هات و داهاتمان بوو زیاتر لە سەدا حەڤەکە وەڵاممان هەیە بۆ ناقەشەی دووەم دوای کە ێنەسەری. پرسیارێ بوو ئایا زەرمان داوە لە عێراق کە ئەو شتەمان کردووە. بزانم وەڵامم دایەوە کە ئێمە ئەوەی کە کردومانە مافی خۆمان بووە
بۆ تەصفیە زمنی سەدا حەڤەی حەقیقی خۆمان بۆ ئەبوایە ئەوان مشتەقاتیان بۆ ئێمە بناردای نەیناردووە ئێمەش نەوتی خۆمانین تاچ کردووە تەصفیەمان کردووە بۆ ئەوەی تەکمیلەی معادلەکە بکەین ئەگەر بەغدا مافەکانی ئێمەی جێبەجێ نەکرد پرسیارێکی زۆر گرنگ بوو ئایا ئێمە چیەکەی بناحەی یاسایی نییە سیاسیە یاسا وەڵامی داوەتە ژمارە 5 زۆر ئاسانە بڕوونی یەکەم حکوومەت دەبێت چی بکە لە کۆبوونەی دوای نان خواردن ئیشارەت بەوە ئەدەین کە ئێمە چ ئالیاتمان بەدەسە ئایا چ ڕادێ ئەتوانین بڕۆین لە چ قۆناغەکە چی ئەەکەین چی ناکەین اینجا من جێڵم بۆ جەنابی سەرۆی حکوومەت دەست ئەوەی من دەمەوێت بڵێم تەبێ باسی مووقفی ئەمریکا و تورکیا ئەگەر یەک تۆس بچمە سەر ئەم بابەتە جارێ یەکەم شت حقیقت ئەگەر بینە سەر مووقفی ئەمریکا ئێمە تەقیمی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مووقفی ئەمریکا ئێمە پێمان وای ئەمریکا هەر دەتوانێت ئەوەندە بڵێ یعنی ئەوە نییە بڵێ ئەمریکا سیاسەتی حقیقی ئەمریکا پشتگیری ئێمەی کردووە و پشتگیری بەغدای کردووە بۆ ئەوەی بگەینە تەفاهمێکی مشتەرەک و ئەمەی نەشاردوتەوە لە هەموو ئەوەیەکدا باس کراوە کە هەوڵیان داوە حەزیان کردووە ئەوەی ئێمە تەمەنامان دەکرد لە ئەمریکا ئەوە بوو لەو کاتەی کە باسی نەوتی کوردستان بکرابە دەبایە باسی ئەوەش بکرابە کە لە بەغدا یەکلایەنە معاشی موظفینی هەرێمی کوردستانی بڕیوە ئێمە لە خۆمانەوە ئەو کارەمان نەکردووە لە نەتیجەی ئەو شت کارەی کە بەغدا کردوویەتی ئێمە مەجبور بووین کە دەبێ ڕێگە چارەیەک بدۆزینەوە بۆ مەسەلەی معاشات و مەسەلەی مستحقاتی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا ئێمە با مەسەلەکە زۆر نەیخەینە قاڵبێکی سیاسی ئێمە ماوەیەکی دوور و درێژ 2 ساڵ کۆبوونەوەمان لەگەڵ تورکیا کردووە لە نەتیجەی ئەو کۆبوونەوەی کە لە کۆبوونەوەی کە لەگەڵ تورکیا کردومانە پرۆتۆکۆلێکمان ئیمزا کردووە لەو چوارچێوەیە بۆ هاوکاریکردن و ئیشکردنی درێژخایەن لەسەر مەسەلەی وزە ئەم ئیتیفاقەی ئێمە بۆ 5 ساڵە و قابلی تەمدیدیشە لەگەڵ تورکیا 50 ساڵ عفو و قابلی تەمدیدیشە ئەمە ئەم ئیتیفاقەمان کردووە لەگەڵ تورکیا ئیمزامان کردووە و ئەمە شتێک نییە ئێمە بەڵێ دوای گفتوگۆیەکی زۆر ئێمە ئەم قسانەمان لەگەڵ تورکیا کردووە و ئەوەمان ئیمزا کردووە ئێمە سەیری ئەم بابەتە بە هیچ شێوەیەک ناکەین وەکو بابەتێکی سیاسی دەمانەوێ عێراق تەقسیمکەین دەمانەوێ عێراق نە ئەمانە هەمووی وان نییە ئێمە بە دوای حەقی خۆمانین کە بە پێی دەستوری عێراق دەبێ بە هەرێمی کوردستان بدرێ ئێمە ئەمڕۆ باسی 70% دەکەین بەڵێ ئێمە باسی 70% حەقیقی دەکەین کاکسۆران باسی ئەوە دەکات ڕاست دەکات ساڵانە ئەم پارەیە زیاد دەبێت چه مەکانیزمێک هەیە بۆ تەحدیدی بە چ دەگوترێ مەساریفی سیادی لە بەغدا بە کەیفی خۆیان وردە ساڵانە شت ئیزافە دەکەن و ناوی دەنێن مەساریفی سیادی ئێمە لە هیچ یەک لەو بەشانە بەشدار نین کەواتە کە مەساریفی سیادی زۆر دەبێ مەساریفی بودجەی هەرێمی کوردستانی حەقیقی ئەمڕۆ کە ئێمە وەری دەگرین 110 بە هیچ شێوەیەک 170 نیە معلوماتی بودجە من خۆم جارێک لە تەلەڤیزیۆنیش بین و کاک عەلی زۆر بە تەفسیل باسی کرد کە ڕبحی ئەو کۆمپانیا لە نەتیجە 170 من پێم وایە کێشە لەسەر ئەو بابەتە ئەسڵەن نییە یعنی شێوەی کۆنتراکتەکان بە چه شێوەیەکە و چۆن کراوە هەموو لایەک متتەفقن ئەوەی کە کراوە لە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لە نەتیجە یعنی تەسەور دەکەم مشکلە ئەم بابەتەیە کە باس کرا مەسەلەی ئێمە چەند پارەمان وەرگرتووە بۆ بنیەی تەحتی و چۆن خەرج کراوە پەرلەمانی کوردستان بە دواچوونی بۆ دەکاتن و دەکرێت لجنەیەک دا بمەزرێ بۆ ئەوەی یعنییان چۆن جەنابی سەرۆکی پەرلەمان لەگەڵ فراکسیۆنەکان ئیتفاق دەکات بەڵام ئێمە وەکو حکوومەت ئامادەین بۆ وەکو بڵێ هاوکاریکردن بۆ ئەوەی بگەینە فەهمێکی مشتەرەک لەسەر ئەم بابەتە طبیعی قسەی تریشمان هەیە ئەوە بۆ بمێنێتەوە بۆ کۆبوونەوەی دوای ئەوە و زۆر سپاس ئێستا بەشی یەکەمی کۆبوونەوەکەمان کۆتایی پێێت نان حازرە نانی نیوەڕۆ حازنە فەرمونون جەنابان تەشریف بەرن نانە خۆین پێکەوە و دوایی ئەگەڕێینەوە بەشی دووەمی جەلسەکە تەواوەکەی
بەڵێ بەڕێزان ئەوەی بینیمان دانیشتنی پەرلەمانی کوردستان و بە ئامادەبوونی نەچیروان بارزانی بوو تا ئێستا کۆبوونەوەکە بەردەوام بوو بەڵام ئامادەبووانی ناو پەرلەمان پێویستیان بە پشوویەک بوو دواتر دوای پشووەکە دانیشتنی دووەمی کۆبوونەوەکە دەست پێ دەکات لەسەر تەوەری دووەم گفتوگۆکەن کە تەوەری دووەمیش لەسەر بوارەکانی وزێ لە هەرێمی کوردستاندا وەک ئاگادار بووین پەرلەمانتاران چەندین پرسیاریان ئاڕاستەی وەزیری سامانە سروشتیەکان کرد بڕیارە لە جەلسەی دووەمیشدا هەندێک زانیاری بخرێتە بەردەم سەرۆکی فراکسیۆنەکان. خۆشەویستانم لە هەر پێشاتێکی نوێدا NRT لەگەڵتان بەردەوامە بە زانیاری ورد و دروست وەک خۆی زانیاریەکانتان بۆ پەخش دەکات.